ئامانجی سەردانەکەمان بۆ دەبەری ڕاپەڕین ئەوەیە کە هەم حکوومەت ببینین لەگەڵ دامەزراکانە کۆ ببینەوە کوێ لە مەعاناتەکانیان بگرین بزانین خەڵکی تێکۆشەری ئەم دەبەرە چاوەڕێی ژیەکەن لە حکوومەتەکەیان لە نزیکەوە بە ئاگابین لە گرفتەکان لە کەم و کورتیەکان لە دەست پێشخەریەکان تاکو هاوکاریان بین سبینێ باشتر لە ئەمڕۆ ئیشی خۆیان نەخوا سەبارەت بە بابەتی کوردستان و عێراق لە زامانی دەزیەوە بە ئیستی موچەی هەواڵیکردن ناخۆیەکان ئەوەی بە کۆدبوویان بنێ بۆی بتوان لە داوتە لەو ڕێگە موچەکان ئەوەی بن. ئێمە قایمەکەمان حازر کردووە ڕێکەوتوین کە ناوی لیستی هێزی پێشمەرگە ڕێکخراوە ئەگەر ئەمڕۆ نەگەیشت بێ سبینێ قایمەکە ئەگات بەدەستیانەوە پێم وایە ئەو بربەستەی کە هەبووە لە پرسی موچەی هێزە سەربازیەکانمان چارەسەر بووە و ئەوەشمان لەخۆڵە بێتەوە. کاغبان سەبارەت بە گرێبەستی فەرمانبەران هیچ ئەمەلێکەیە ئەوانەی کە گرێبەستن بکرێن بە هەمیشەی؟ بەڵێ ئەمەل هەیە. ئێمە لە کۆبوونێکی ئەنجومەنی وەزیران قەرارمان لێداوە کە پیاچونوێک بە تاوی ئەو قایمانە بکەین ئەو بەڕێزانەی کە گرێبەستن. ئەمان گرێبەستەکان جۆرا و جۆریان هەیە بەڵام بەرنامەکە ئەوەیە گرێبەستەکان بە هەمیشەییان بکەین تاکو ئەو ماف و ئیمتیازاتەی کە هەیە لە کارمەندێکی هەمیشەیی بەرەوانیش بکرێت. ئەمڕۆ بەردیبناغی پرۆژەیەکی گرنگدانە لە ئیدارەی ڕاپەڕی ژمارەیەکی زۆر پرۆژە بەردیبناغیان دانراوە و بەجێ هێڵراون. هیچ ئەمەل هەیە دەست پێ بکەینەوە؟ بەڵێ بەتاکید ئەمەل هەیە. من خۆم ڕاستە چەند ساڵێک لەمە پێش هاتین بەردیبناغی پرۆژێکماندانە هەر لەم سەردانش کۆتاییەکەشی ڕائەگەیەنین بۆیە پرۆژە بەردەوام بووە. ڕاستە کێشەداراییەکان ڕێگر بوونە لە جێبەجێکردنی هەندێک لەو پرۆژانە بە شێوەیەکی خێرا بەڵام بەتاکید کە هاتوین لەگەڵ ئیدارەش کۆبووینەتەوە چەند پرۆژەیەکیان پێشکەش کردوین کە نزیک بوونە لە تەواوبوون و پێویستیان بە تەمویلێکی کەم هەیە. ئێمە ڕەزامەندی خۆمانمان دەربڕێەوە و دوای لە نەتیجەکەشیە بینن کە ئیدارە ڕایەگەێنێ. بەس دڵنیا بنەوە کە پرۆژەکان بەرەبەرە ئەکەونەوە سەرکاری خۆیان و ئەنجامیانە بێ و تەواویشە بن. حکوومەتی هەیەی کوردستان چونێتەوە بەغدا لەسەر پرسی دەستپێکردنەوەی هەناردەکردنەوەی گەشتبینن بۆی کە جارێکی کە هەم حکوومەتی عێراق هەم تووشیە حکوومەتی هەیە لەسەر پرسی هەناردەکردنەوە جارێکی کە هەناردەکردنەوە دەست پێ بکات و گرێ شوێنێکی من گەشتبینم کە هەناردە دەست پێ ئەکاتەوە. ئێستا کە ئێمە لێرە وەستاوین تیمی حکوومەتی هەرێم لە کۆبنەوەیە لەگەڵ حکوومەتی فەدرالی هەر لەسەر ئەم پرسە پێم وایە ئەگەینە ئەنجامێک. هەندێ بربەستی تەکنیکی هەیە و هەندێ بربەستی سیاسیش هەیە لەم پرسەیە بەڵام سەلماندومانە کە بەردەوام بین لە گفتوگۆیە بەردەوام بین لە سەردانەکانمان بۆ بەغدا بەردەوام بین بە سیاسەتێکی واقعانە لە هەرومەرجەکە تێبگەین ئەتوانین ژیرانە قەراری خۆمان بدەین عاتفیانە بڕیار نەدەین منطق سەروەر بێ ئەوە خەریکە کێشەی موچە چارەسەرە بێ. دڵنیام لە ئایندەشە ئایندەیەکی نزیکیشە کێشەی نەوتیش چارەسەر ئەبێ. ئەو کاتە ئەمە وەکو حکوومەتی هەرێم ئەتوانین بگەڕێنەوە سەر ئەو لەبێتەکانی خۆمان کە چۆن باشتر خزمەت بە کۆمەڵانی خەڵکی گۆڕانکاری پۆستی یارەکان دەکەن بەرپرسێ لەم سنووری نزیک 17 ساڵە بەڕێوەبەرە. یعنی تاکەی ئەو بەرپرسە لێرە دەبێ ئایا گۆڕانکاری ناکرێت؟ گۆڕانکاری ئەکرێت. ئەمڕۆژ ئاماژەمدا لە کۆبوونەوەکەم لەگەڵ مدیر عام و مدیرە بەڕێزەکان کە گۆڕانکاری دەکەین ئەوەی باش بووە دەستخۆشی لێ ئەەکەین ئەوەی باشیش نەبووە مەجالێکی ئەدەینە لە شوێنێکی ترا هەوڵی خۆی بدا بەڵام نایاڵین کارمەندێکی خراپ بەرپرسێکی خراپ ڕێگر بێ لە بەردەم خزمەتکردنی کۆمەڵانی خەڵکی کوردستان. بەڵێ گەشتەکان دەستپێکردنەوەی گەشتەکانی فەرهانی سلێمانی تورکیا وابزانم ئەزانی بەکوێ گەیشت دوێنێ ئێعلانیان کرد کە دیسان دواخرا. هەوڵەکانی ئەوە چیە بۆی کە هەڵکردە چارەسەر بکەوێت؟ هەوڵەکانمان بەردەوامن هەوڵەکانمان بەردەوامین. پێم وایە ئەمە قەرارێکی غەڵەتە قەرارێکە سزای چەند ملیۆن کەسێکە درێ لە خۆڕاییەوە. پێم وایە ئەمە
دیسانەوە ئێڵێن قەرارێکی غەڵەتە ئێمە هەرە بێ بەردەوام بین قەناعەت بە دەوڵەتی تورکیا بکەین کە گەیاندومانە ئیتر من گیانمە سەرۆکۆماری تورکیا کە تەنابی تەشریفی هێنا بۆ کوردستان بەردەوامین لەسەر خەت لەگەڵ سەفارەتی تورکیا لە عێراق لەگەڵ قونسوڵخانە لە هەولێر و ڕێگای تریشەوە پەیوەندیەکانمان بەردەوام بێت بۆ ئەوەی قەناعەتیان پێ بکەین کە ئەم قەرارێکی غەڵەتە و تەنها زیان بە خەڵکی سیڤیل ئەگەیانێ و لە نەتیجە زیان بە تورکیا ئەگەیانە چکەنە ئەو کەسێکی ئەوێ بچێت بۆ تورکیا بۆ گەشت و گوزارە چێت بۆ تورکیا ئێستا ناتوانێت بچێت بۆ تورکیا ئەو کەسێکی ئەوێ بچێت بۆ تورکیا بۆ کاری بازرگانی ئەچێت بۆ تورکیا ئێستا ناتوانێت بچێت بۆ تورکیا ئەو کەسە ڕەنگە بێوێ ئیستیسمار کار لە تورکیا بە نەبوونی ئەم ئاسمانە ئیستیسمار ناکات لە تورکیا وە ئەوەندە خەڵکی سلەیمانی زەرەکە پێم وایە خەڵکی تورکیاش وەکو دەوڵەتێک ڕەنگ بێ دوو هەندەی خەڵکی سلەیمانی زەرەکەن لەم قەرارە و یەکێک لە ئامانجەکاتی ئەمڕۆتان ئاڵگۆڕی بەشێک لە پۆستەکانی سنوورەکە بوو نەخێر ئەوە هەر ئیشی خۆمانە ئامانجی سەرەکی من ئەوەیە لە نزیکەوە بە ئاگا بم لە ئەدایی بەڕێوەبەرایەتەکە ئەمڕۆ بە سەراحەت پێم وتن خەڵک ئەبێ ئێمە خەڵکی خۆمان حکوومەتەکەی خۆی خۆش بێ ئەبێ ئێوە وەکو بەڕێوەبەری گشتی وەکو سەرۆکی ئیدارە وەکو بەڕێوەبەر وەکو بەرپرسی فەرمانگە لە خزمەتی خەڵکا بن خەڵک باش بن لەگەڵ خەڵک هەموو شتێک پارە نییە هەموو شتێک بودجە نییە هەموو شتێک پرۆژە نییە ڕاستە کوردستان دووچاری کێشەی گەورە بووە لە ڕووی مادی و مالیەوە لە ڕووی ئابوووریەوە بەڵام ئەوە نەیعنی بەرپرسێکی ئیداری بۆی هەیە خراپ مامەڵە بکات لەگەڵ ئەو هاوڵاتی کە ڕۆی تێئەکا بۆیە من پەیامی سەرەکی من بۆ ئەو بەرپرسە بەڕێزانە ئەوە بوو کە ئێوە ئەوانە مەسوول نین بەرپرسیارەتیان هەیە زۆر جیاوازە یەکێک خۆی بە مەسوول بزانێ و یەکێک هەسکا کە بەرپرسیارەتی پێش بێدراوە ئێمە قبولی ناکەین کەس خۆی بە مەسوول بزانێ و خۆی بە گەورە بزانێ و خزمەتی خەڵک نەکە بەس ئەو کەسەی کە خۆی بە بەرپرسیار ئەزانێ کە ئیشێکی باشتر کە بۆ هاوڵاتی ئێمە ئیخێنە سەر سەرمان و دەستخۆشیان لێگەل لە شرفتی تێچووی نێوان کۆمپانیەکان و متەراقدا لە سەبارەت بە پرۆسەینەوە تێچووی هێناردەکردنەوەی کوردستان نەوت گرفتی کردووە لە بابەتەدا لە بەسەینەوەدا تێڕوانینی جیاواز هەیە بە حکومەوەی کە جۆری گرێبەستەکانی کە لە هەرێمی کوردستان واژووکراون جیاوازن لەگەڵ ئەو گرێبەستانەی کە لە بەشەکانی تری عێراق واژووکراون ئەوانەی هەرێمی کوردستان پێڵێن هاوبەشی شەراکەتە ئەوەی بەشەکانی تری عێراق گرێبەستی خزمەتگوزارین بۆیە ئەم جیاوازیە هەیە لە نێوانی گرێبەستەکانە پێم وایە تیمە فەنیەکانمان توانی ویانە بە چاوڕوونیەک بدەن لە جیاوازی نێوان جۆری گرێبەستەکان بۆیە پێم وایە ئەگەینە ئەنجامێک طبعاً بە دواگەڕانی نەوت لە بەسرە ئاسانە بەڵام لە ناوچەیەکی شاخاوی قورسە بۆیە پێگومان ناوچە شاخاویەکە کولفەی زیاتریەوێت ژێرخانەکەی ڕەنگ بە پێویستی بە پێچوویەکی زیاتر بێ پێم وایە هەر کەسێک شتێک لە نەوت بزانێ ئەزانێت کە هۆکار هەیە لەبەرەوەی کە کولفەی نەوت دەرهێنانی نەوت لە هەرێمی کوردستان زیاترە لە چاو شوێنەکانی تر بەسەندە کەسی شیانەوە بیکەن مۆزوعێکی سیاسی بۆ لە منە پرسی بە لە پارتی پرسی